من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، پرسیار دەکەین لە خۆمان بۆچی لەم ڕۆژەدا زەوی لە ژێر پێماندا زۆر جار دەلەرزێت؟ بۆچی خوای پەروەردگار بە بوومەلەرزە، بە نەخۆشی، بە لافاو، بە دەرد و بەڵا تەعزیبی ئێمە دەدات؟ چونکە بەڕاستی ئێمە لە کۆمەلگایەکدا دەژین، کۆمەلگای موسڵمان و غەیری موسڵمان. واز لە غەیری موسڵمان بێنە کە چۆن دەژین و وەک خوای گەورە دەفەرمی وەکو ئاژەڵ دەژین ئەوان، کەلئەنعام لە چەندەها شوێنە خوای گەورە باسییان دەکات. بەڵام ئێمە موسڵمانی نابێ وەکو ئەوان بژین. بۆیە پرسیار دەکەین بۆچی ئێمە ئاوامان بەسەرا دێت؟ خوای گەورە ژیانی دانا و تاقیمان دەکاتەوە. چۆن زەوی لە ژێر پێماندا نالەرزێت، چۆن نەخۆشی و دەرد و بەڵا ڕوومان تێناکا لە کاتێکە ئەمڕۆ زۆرێک لە موسڵمانان پەنا بە خوای گەورە ئێش و ئازاری دایک و باوکی خۆیان دەدەن، لەگەڵ دایک و باوکی خۆیاندا خراپن. کۆمەلگایەک ئابەم جۆرە بێ دایک و باوک گلەی لە منداڵی خۆیان بکەن لە کاتێکە دایک و باوکیش لەسەر حەقن. ئێمە لە کۆمەلگایەکدا بژین، دایکەکان و باوکەکان کوڕیان هەیە و کوڕەکانیان حاڵیان باشە، بەڵام زەکات وەرەگرن. تخوا شەرمەزاری نییە بۆ کوڕێک بەڵێ باوکم زەکاتی پێشێبی دەمێ. تخوا شەرمەزاری بۆ کوڕێک و بۆ چەند کوڕێک نییە کاتێ باوک و دایکیان احتیاج بێ. وەڵای شتێکان بباسکەم لەوانەیە ئەو کاتە بڵێن ئێمە شایستەی ئەوەین کە زۆربەی خەڵکی خوای گەورە عوقوبە و سزای بدات. موسڵمانێک پێی وتم بە گریانەوە ئافرەتێک بە کوڵ دەگریا، وتم خوشکم بۆچی دەگریت؟ لەوانەیە هەندێک کەسەیە تێنەگەیشت و ئەڵێ بۆچی باسی هەندێک شتەکەن ئێوە لە ڕێی تەلەفۆنە و لە ڕێی نازام چیەوە؟ مەجبورین هەندێک شتێ بە خەڵکی ڕابگەینین، بۆی وا نەزانین ئێمە پەپوولە و مەلائیکەین. بە گریانەوە دەگریا، دەیوت کۆمەڵێ برامانەی دایکم پەککەوتەی لە ماڵەوە کەوتووە، دایبێ حەفازەی پێڵەگرین، نەخۆشە، بە تەواوەتی دایکم نەخۆشە، توانای ئەوە نەماوچێت سەر ئاو خۆی. وەڵڵاهی براکەم سەیارەکەی خۆی و خێزانی بایی دەیەها دەفتەرە، وەڵڵاهی مەزرعەی هەیە، وەڵڵاهی مناڵەکانی لە شوێنی و لە مەکتەب و لە شوێنی تایبەت ئەخوێنن. وەڵڵاهی دەیوت وتمە براکەم دایکم حەفازەی نەماوە، دووسێ حەفازەمان بۆ بردی بەخوا توانامێ، ناتوانم بۆی بکڕم. خوای گەورە بە درۆی نەخاتەوە. خوای گەورە ئەو مناڵە لەو هەر کەسێ مناڵی ئەوەیە خوای گەورە گەری ئەهلی هیدایەت لێ بسێنێت. لەوانەیە بایی 40-50 دەفتەر مڵک و سەروەت و سامان و سەیارەی هەبێ، ئەڵێ وەڵڵا ناتوانم دووسێ حەفازە بۆ دایکم بکڕم، دووسێ دایبی بۆ دایکم بکڕم. ئیتر چۆن بوومەلەرزە ڕوو نادات؟ چۆن نەخۆشی و دەرد و بەڵا ڕوو لە کۆمەلگامان ناکات؟ ئەمە کۆمەلگای ئێمە بێت. لە کۆمەلگایەکدا دەژین پڕ بۆ لە خیانەتی زەوجی، پڕ بۆ لە خیانەتی زەوجی. پیاوێکی داما و ژنێک دەهێنێ، دەستی خەڵک ماچەکە، مەسروفیەکە، مارەی دەداتێ، ئاڵتوونی بۆ ئەکڕێ، خزمەتی ئەکا، لەولاوە ئەو خیانەتکاری ناپاکە ئەچێ لەگەڵ پیاوێکدا ڕادەبێرێ و بە حەرامی لەگەڵیدا دەخەوێ بە بەلاش. مەسروفی لەسەر پیاوەکەیەتی، بەڵام بە بەلاش لەگەڵ خەڵکیدا دەخەوێت. ئەو پیاوەش کە لەگەڵ ئەو ئافرەتەدایە لەو شەریفتر نییە. کۆمەلگایەک بەم جۆرە بێ، خیانەتی زەوجی. کەم ژن هەیە، کەم پیاوە خێرگی خیانەت نەبێت. لەخوا بترسن. ئینسانی موسڵمان ئەبێ بزانێت من شەرەفی خەڵکی دەشکێنم، ڕۆژێ سەری خۆشم دێت، وا نەزانی دڵخۆشی من لەگەڵ ژنی فڵان کەسا پەیوەندی و عەلاقەمەیە، لەگەڵ کچی فڵان کەسا پەیوەندیمەیە، خوا دەزانێت ژنەکەی تۆ خەریکی چییە، دڵخۆش مەبە. خوا دەزانێت کچەکەی تۆ و خوشکەکەی تۆ خەریکی چییە. بۆیە ئەو خیانەتە دڵخۆشت نەکات. لە کۆمەلگایدا دەژین، چاوەڕێی چی دەکەین ئێمە؟
مەڵێ بۆچی بوو مەلەرزە ڕوو دەدات. ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ بە ئەهلی مەدینەی فەرموو چەند جارێ بوو مەلەرزە ڕوویدا، فەرمی بەخوا جارێتر بوو مەلەرزە ببێ لەگەڵ ئێوەدا نانیشم، بەخوا لەگەڵ تارە نانیشم، ئێوە بە ئاشکرا تاوان دەکەن. باشە ئەگەر ئیمامی عومەر کۆمەڵگای ئێمە ببینە ڕەزای خوای لێ بە چیت بە ئێمە دەوت. بۆیە چاوەڕێی هەموو سزای بکەین لە لایەنی خواوە کاتێک ئەوە حاڵی کۆمەڵگای ئێمە بێت. یاخوا شەرمەزار و ڕوڕەش و خەجاڵەت بن ئەو ژن و پیاوانەی کە خیانەتەکەن. یاخوا شەرمەزار و ڕوڕەش بن ئەگەر ئەهلی هیدایەت بین. کاتێک کە ئاوا بەو شێوەی خیانەتی زەوجی دەکەن و ماڵی خۆیان و خەڵکیش تێک دەدەن. یاخوا ئەو پیاوانە خەجاڵەت و ڕوڕەش بن کە ماڵی خەڵکی تێک ئەدەن، ژنی خەڵکی هەڵەگەڕێن و کچی خەڵکی هەڵەگەڕێنەوە. یا ڕەبی خوا نمونەیان زۆر نەکا و کۆمەلگا لەو پیس و پۆخڵانە پاکاتەوە. بەڵێ خۆشەویستان ئێمە چاوەڕێی چی دەکەین کۆمەلگای بەم شێوەی بێ خیانەتی زەوجی تیا بێت. پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم وأعوذ بك من الخيانة فإنها بئست البطانة. پەنا دەگرم بە تۆ خوایە لە خیانەت، هەر جۆرە خیانەتێک بێ، چونکە خراپترین هاوڕێ و برادەرە، خراپترین شتەکە ئینسان لەگەڵیدا بێ، هەر جۆرە خیانەتێک بێ. ئەمڕۆ چەندەها کەسەیە دەناڵێنێ بەدەست ئەوەی کە خیانەتی لێ دەکرێت لانی برادەرەکەی خۆیەوە. خیانەت نەوعی زۆرە، لەگەڵ تایە مرۆڤێکە لەو دیوارەکە مرۆڤێترە. پەنا بەخوای گەورە چی دەکەی لە کۆمەلگایە کە پڕ بووە لە زینا، پڕ بووە لە لەشفرۆشی، بە ئاشکرا زینا دەکرێت، بە نهێنی زینا دەکرێت. هەزارەها کەسەی خۆیان ئیعترافەکەن کە ئێمە زینا دەکەین بە ژن و بە پیاوەوە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم هەر قەومێک بە ئاشکرا زینا و ڕیبایان تیا بڵاو بووەوە فقط ئەحەلوا بأنفسهم عذاب الله، ئەوە بە نەفسی خۆیان بە تاوانی خۆیان عەزابی خوا بۆ خۆیان حەڵاڵ دەکەن. بۆیە مەڵێ بۆچی زەوی لە ژێرمانە دەلەرزێت، مەڵێ بۆچی نەخۆشی بڵاو دەبێتەوە، مەڵێ بۆچی لافاو هەڵدەسێ و ماڵمان وێران دەکا، بۆچی بارانی زۆر دەبارێت و دەغڵودانمان وێران دەکا. یەکێک لە هۆکارەکانی دیارە زینا و ڕیبا. پێغەمبەری خوا باسی بڵێ صلی الله عليه وسلم لە هەر قەومێکا بڵاو بێتەوە عەزابی خۆیان بە خۆیان حەڵاڵ کردو. ئەمڕۆ زینا زۆرە، ئەمڕۆ ڕیبا زۆرە، زۆرێک لە خەڵکی خەریکە ڕیبا خواردنە. خوا گەورە دەفەرمێ ئەگەر واز نەهێنن ئەوە ئیعلانی جەنگ و حرب لەگەڵ خوادا بکەن. پێتان خۆشە لەگەڵ خوادا شەڕکەن؟ کێ دەتوانێت بەرامبەر خوای گەورە بوەستێ؟ بۆیە کاتێک کۆمەلگامان بەم جۆرە بێ زینا و ڕیبای تیا بڵاو بێتەوە، خیانەتی زەوجی تیا بڵاو بێتەوە، ئەو کاتە بێگومان ئێمە بەرەو خراپی دەڕۆین. بۆیە خوا گەورە دەفەرمی وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. ئەی ئیمانداران هەمووتان تۆبە بکەن بگەڕێنەوە بەلای خوا، بۆی ڕزگارتان بێ، ڕزگاربوونی ئێمە لە بوومەلەرزە، لە دەرد و بەڵا، لە نەخۆشی، لە هەموو شتێک گەڕانەوەی بۆ لای ئەوەی بەڕاستی بۆ لای خوا بگەڕێینەوە. ئەگەر نەگەڕاینەوە با چاوەڕانی هەموو سزایەکی خوا بکەین، چونکە ئێمە موسڵمانین، ئێمە شایەتمان دەهێنین و ئەوەشی خوا پێی ناخۆشە ئەنجامی ئەدەین، کەواتە ئێمە درۆ دەکەین لەگەڵ خوادا. خوای گەورە زیاتر ئینسانی درۆزن تەعزیب دەدات. بۆی ئەگەمە لە خۆمان بێ با درۆزن نەبین، ڕاستگۆ بین لەگەڵ خوادا. چۆن کۆمەلگایەک خراپ نابێ، بە دەرد و بەڵای لەناودا دروست نابێ کاتێک کە دەبینیت نوێژ خەمسادی تیا دەکرێت، خەمسادی زۆر لە نوێژدا دەکرێت. خوا چۆنێک لە موسڵمانان نوێژی بیانیتان هەر نەکردووە، لە خێزانەکانتان خوشکەکانتان خوا چەندێکیان منداڵەکانتان نوێژی بیانیان هەر نەکردووە. کۆمەلگایەک بەم جۆرە بێ بڕۆ 100 نەفەر بدوێنە، باوەڕکە 90 یەڵێ نوێژی بیانی ناکەن. باز جەماعەت ناکەن، باز ماڵەکەن، جەماعەت هەرواز دەبێنە کە دێتە مزگەوتەکان بیانیان شەرمەزارە بی، چونکە پارەیەکیان یەخەڵ نایە بۆ مزگەوت، بەڵام وەرە پارە بدە بە خەڵکی سوێن بەخوا جمعە و بەیانی فەرقی نابێ. کەواتە ئێمە بەم جۆرە بینیانی کۆمەلگایە بەم جۆرە بێ شوێنی پارە بکەوی، لە هەر شوێنە پارە بێ خۆی بۆ هەڵدا، هەر شوێنێکیش عیبادەت و ڕەزامەندی خۆی تابێ خۆی دەبشارێتەوە. چاوەڕێکی لە خەڵکی دەکەی، چاوەڕێکی دەکەی خۆشەویستم. خوای گەورە فەرمێ فەوەیل للمصلین الذين هم عن صلاتهم ساهون. جەهەنەم بەو نوێژکەرانە بێ کە نوێژەکانیان تاخیر دەکەن. تۆ هەر نایکی جاری وا هەیە، نوێژی عیشای بەکەی بخۆی سەعات 12 شەو دەیکە، لە خوا بترسە. ئەخر ئەمە هۆکارێکە بۆی خوا سزات بدە، هەڕەشی جەهەنەمت لێ بکە. ساهون واتە الذين يؤخرون الصلاة عن وقتها، ئەوانەی کە نوێژ تاخیرەکەن ئەیکەن بەس تاخیرێکن. کۆمەلگای بەم شێوەیە بێ چاوەڕێی چی لێ دەکەین؟ بۆی با بە خۆماندا بچینەوە. ئێمە تاوانباری ڕاستەقینەین زۆر بەمان،
بەڵێ من گوناحم نییە، حتا سەرت گوناح، بەڵێ من بەهەشتیم، لەوانەیە بەهۆی ئەوەی کە دەڵێ بەهەشتیم خوا بخاتە ناو جەهەنەمەوە. بەداخەو کۆمەلگایەک دووڕووی تیا بڵاو بێتەوە. پەنا بەخوای گەورە ئەوەیەکی لە ترسناکان ئەوەی پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم، هەر کەسێ لە دنیادا دوو زمانی هەبێ، دووڕوو بێت، دەبینی دووڕووە. خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا دوو زمانی درێژی بۆ دروستەکات نە ئاگری جەهەنەمە، چونکە لە دنیادا دووڕوو بووە. پەنا بەخوای گەورە دووڕووە، یعنی سەیرێکی سوبحان الله ئاوات بۆکە، چوە ئەو دوو دیوارەکە و پشتی دێ بکەیتە جوێنت پێدا. دروی بۆچی؟ ئەمەی بۆچی؟ ئەمەی بۆ مەکە. چ پێویستەکە؟ پیاوێک لە ئیمامی حوزەیفەدا بوو ڕەزای خوا لەبێت کە سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم فەرمی خوایە منافقەکان و دووڕۆکان بە هیلاک بدەین. منت خۆش ناوێ ماستاوم بۆ مەکە، ئاوام بۆ مەکە. بە سادی تەقوم لەگەڵا بکەوتەوە. ئەم دووڕوویە چی؟ فەرمی ئیمامی حوزەیفە لە ئیمام حوزەیفەدا ڕەزای خوا لێ خوایە منافقەکان و دووڕۆکان بە هیلاک بدەین. ئەیش فەرمی براکەم دوعای چی دەکەی؟ لە سەردەمی سەحابە و تابعیندا فەرمی سوێن بەخوا ئەگەر منافق نەمێنێ لەسەر زەویە، دووڕوو نەمێنێ لەسەر زەویە، بە هەر جادە و کۆڵانێکا بڕۆی خۆت بە غەریب بەزانی، کەس نامێنێ، خەڵکێکی زۆر کەم دەبێنێ. با ئێمە ڕازگۆ بین، پرسیار مەکە مەڵێ بۆچی لە ژێر زەویە بوومە لە زەڕ و ئەدات، مەڵێ بۆچی خوای گەورە تووشی بەڵاو نەخۆشیمان دەکات، بگەڕێنەوە بۆ لای خوا ئینشاڵڵا خوا لە هەموو دەرد و بەڵای دەمان پارێزێ. هەر کەسێکیش بە نەخۆشی بمڕێ بە ئیزنی خوا شەهیدە، بەڵام بۆ مەرجەی خوای ناسی بێت. کەواتە حەلی ئێمە ئەوەی بگەڕێنەوە بە لای خوا بۆی لە نەخۆشی و لە هەموو دەرد و بەڵایەکە دوور بین، دووڕوو نەبین. کەسێکمان خۆش نەویست با نەزانێت کە خۆشمان دەوێت، ئێمە چونکە خۆشمان ناوێت. کەسێکیشمان خۆشویست با بەکردەوە لە پاشملە لەو دوو دیوارەکە خۆشمان بوێ، با بە خۆمان دابچینەوە. وازە دووڕووی بێنین. دووڕووی لە قیامەت بەروومێکی تاڵ و خراپی هەیە. ئەوە منت خەڵەتان، بەڵام خوا ناخەڵەتێ. خوا دەزانێت تۆ ڕازگۆنی لەگەڵ فڵان کەسە. یا ڕەبی خوایە کۆمەڵگامان لە شەڕ و لە ئاژا و لە فەسادی بەدوورکە یا رب العالمین. خوایگیان کۆمەڵگامان پاکەیتەوە لە گوناه و لە تاوان هیدایەتمان بدەی. خوایگیان ئەم نەخۆشیش کە بەڵاو بۆتەوە وڵاتی ئێمەی لێ پارێزی، ئاخرمان بەخێر بگێڕی. ئامین ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، ئێمە لە کۆمەڵگایدا دەژین، عارق خواردنی تیا بڵاو بۆتەوە. ئیتر چاوەڕێی چی بکەین ئێمە ئەگەر بە خۆماندا نەچینەوە تۆبە نەکەین؟ عارق خواردن لە زۆر شوێنە بە ئاشکرا دەخورێتەوە، بە ئاشکرا دەفرۆشرێ. لە هەندێک شوێنیشا پەنا بەخوا مسلمان و کوڕی مسلمان و بەچکەی مسلمان گەیشتونەتە حەدێکی ئاوا، بە ناوحساب ڕۆشنبیر و تێگەیشتون. ئەوەی عارق نەخواتەوە دەڵێن فڵان کەس ناخواتەوە، عەشایەرە ناخواتەوە. ئەگەر سەقافەت لەوەدا بێ، ئەگەر ڕۆشنبیری لەوەدا بێ، خوا ئەو ڕۆشنبیری ببڕێت. ئەگەر ڕۆشنبیری و سەقافەت لەوەدا بێ من عەقڵی خۆم لەدەست بدەم، ئەو ڕۆشنبیریم هەر ناوێ. ڕۆشنبیری چێ چاکە، بەڵام نەک بەو شێوەیەکە من عەقڵ لەدەست خۆم بدەم. بە ئاشکرا عارق دەخورێتەوە. شوێنی تایبەت هەیە بۆ عارق فرۆشتن. ئەمە هۆکارێکە بۆی کە خوای گەورە تۆڵەمان لێ بکاتەوە. بە ئاگامان لە مناڵەکانمان بێت، نەسیحەتیان بکەین، ئاگامان لەوانە بێت، چونکە کاتێ مناڵەکە فێری نێرگە لە خواردن دەکەی، فێری حەپ و جگەری دەکەی، بەیانی ئەوەش دەخوات. کۆمەڵگامان فەساد بووە، بەرەو فەسادی دەڕوا، ڕۆژ بە ڕۆژ خراپ دەبێت. مناڵەکانمان بەرەو خراپی دەڕۆن. ئەگەر چارەسەریان نەکەین، ئەو نوێژەی کە لە مزگەوتە ئەیکەی با لە کردەوەکانتان ڕەگ بداتەوە. با بەهۆی تۆوە کە خەش و خیانەت و فڕ و فێڵ دەکەی، خەڵکی لە دینی خوا دوور نەکەوێتەوە، خەڵکی لە نوێژ و عیبادەت دوور نەکەوێتەوە. با خەڵکی نەڵێ مادەم فڵان کەس حەج و عومرەیەکە من حەج و عومرە ناکەم، نە، با بڵێ مادەم فڵان کەس حەج و عومرەیەکە منیش دەیکەم، با ببیتە قدوەیەکی چاک بۆ خەڵکی. لە بازاڕەکە دی ئەچیتە بازاڕ، ئەوە لە بیر بێتە بۆ مزگەوت نوێژ دەکەی. لە خوا بترسە. لە مزگەوتە متەقیە، لە بازاڕە لە خوا ناترسی. عارق خواردن یەکێکە لە هۆکارەکان کە خوای گەورە دووچاری عەزابمان دەکات. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم هەر قەومێک بە ئاشکرا عارقیان خواردەوە، دووری مەگەر خوای گەورە لە ئاسمان و بەربارانیان کرد. بۆیە چاوەڕێی ئەو بکەین خوا بەربارانیشمان کە نەک هەر نەخۆشی، نەک هەر بوومە لەرزە. بۆیە با بە خۆماندا بچینەوە، تۆبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای خوا، ئەو نوێژەی کە دەیکەین با لە کردەوەکانمانە ڕەنگ بداتەوە.
نابێ نوێژ بکەم و زینا بکەم، نا نوێژ دەکەم و زیناش ناکەم، نوێژ دەکەم و غەشیش ناکەم، نوێژ دەکەم و لە خوای دەترسم، نوێژ دەکەم و تەقوای خوا دەکەم، خۆم لە حەرام دەپارێزم. بۆ کێ خۆت خراپەکەی؟ بۆ بکو زاوا، بۆ کوڕ و کچ. میرات بۆ کێ کۆکەیتەوە؟ هەموو ماڵەکەمان کشتمان میرات کۆکەینەوە، بەڵام بزانە چۆن میراتەکەت کۆکەیتەوە. کۆمەلگایەکە بۆ شێوەی عارەقی تیا بخورێ ئەبێ چاوەڕێی چی تیا بکرێت، چۆن زەوی لەژێر پێمانە نالەرزێ، چۆن تووشی نەخۆشی و دەرد و بەڵا نابین لە کاتێکە بە ئاشکرا سحر دەکرێ ئەمڕۆ. ڕوو دەکەمە خوشکەکان ئەی ئەوانەی کە سحر دەکەن و ماڵی خەڵکی کاول دەکەن. خۆ پیاو باوەڕ ناکەم سحر بکات لە پیاوێکی تر، زۆر دەکمەنە ئیلا هەموو ئیژی ئافرەت. ئاخر خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ سحر بکات یا سحری بۆ بکەن ناڕواتە بەهەشتەوە. خوشکی من تەنها لەبەر ئەو حەسادەتی کە لە دڵتایە، ئامادەی نێوان ژن و پیاوێک تێکە دەیت، نێوان چەندەها ژن و پیاو تێکە دەیت، بەس تەنها لەبەر دڵت مرتاح بێ، ئەی خوا لە بەهەشت مەحروم دەکا. بەخوا سەتەها حەج و عومرە بکەی سوێن بەخوا ئەوە لە کۆڵ نابێتەوە، چونکە تۆ بە نێوان ژن و پیاوێکە تێکداوە، نێوان چەندەها ژن و پیاو تێکداوە. ئەمڕۆ کێشەکان بۆچی زۆر بووە؟ یەکێک لە هۆکارەکانی کێشەی نێوان ژن و پیاو ئەم سحرەیە کە ئافرەتان دەیکەن، لای ساحیرە کافر و بێدینەکان دەیکەن. هەر دەبینی ئاباکەدا بەسەری خۆیان ڕائەکە بەلای ساحیرەکە، چی منێەکەی لێ بکە بەس بیا پیاوەکەم ژن نەیەنێ، چی دەکەی بیکە مەسموحی، بەڵام با فڵان کەس ژیانی لێ تێکچێت. زۆرێک لەوانە وا دەکەن دەڵێن ئێمەمانەوێت فڵان کەس ژیانی خۆشە ژیانی لێ تێکدێن، بەس بۆ ئەوەی تێکی بۆ ژنەکان لە خوا بترسن، خوشکەکان لە خوا بترسن. زۆربەی ئێوە جەهەنمین لەبەر ئەوەی کە ئێوە یەکێکن لە هۆکارەکانی فەسادبوونی کۆمەلگا. ئەشتانەوێت کۆمەلگا چاکن، بەڵام زۆربەتان ناتانەوێت چاکی بکەن. سحر کێ دەکا؟ ئیشی ئافرەت. بەڕۆ بە ساحیرەکان بڵێ پیاو دێ بۆلاتان بە دەگمەن، بەس ئافرەت. کۆمەلگایە سحری تیا بڵاو بێتەوە چاوەڕێی چی لێ دەکرێت؟ کۆمەلگایەک ئافرەتانی سافیرە بێت چاوەڕێی چی لێ دەکرێت؟ خۆشەویستان بڕۆ بازاڕەکانەوە بزانە کچی مسلمانان و ئەهلی جومع و جەماعەت چۆن. کوا چی دەبینیت؟ هەمووی پانتۆڵە پێ زۆربەی جلی تەسک و تەنک لەبەردایە. ئەی باشە شەرم لە خوا ناکەن؟ ئەی باوکی بەڕێزتوە کوا غیرەتەکەت؟ مێردی بەڕێز کوا غیرەتت؟ کوا پیاوەتیت؟ کوا شەهامەتیت؟ کچەکەت بەم شێوەیە دەگوازرێتەوە و ئەمڕۆ ئەو بووکانەی کە دەگوازرێنەوە خۆ کەمی تیا لەچکی بەسەرەوە بێ، هەمووی بێ لەچکە قەچێک ئەمڕۆ باسەری ڕوود بێ. کۆر ئێمە بەهاشتین، کۆر خوا ناماقات جەهەنمەوە. وەڵڵا دووری مەگرە تۆ جەهەنمی بیت، زۆر زۆر دڵنیا بەلەوە کە تۆ هۆکارێکی، چونکە ئینسانی مسلمان بە غیرەتە، پیاوە مەردە. کچەکەی بە سافیرەی شووەکە، خوشکەکەی بە سافیرەی شووەکە، بووکەکەی سافیرەیە، کوا غیرەت؟ لەخوا بترسە ئەگەر کچەکەت مرد بەدبەختە بێ، خوشکەکەت بەو شێوەیە بووکەکەت مرد بەدبەختە بێ. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم باسی کردو ئافرەتی سافیرە ئەگەر بەو شێوەیە بمرێت تۆ بەنەکە ناڕاتە بەهەشتەوە، بۆنی بەهەشتیش ناکە. ئەی باشە بۆچی کۆمەلگایەک بەم شێوەیە بێ؟ ئیتە چاوەڕێی بۆ مەرەزە لێ ناکرێت؟ چاوەڕێی ئەوەی ناکرێت خوا عەزابمان بدە؟ کچەکانمان لە کچی مسلمان ناکەن، ژنەکانمان لە ژنی مسلمان ناکەن. زۆربەیان پێی عەیبە، خۆم ناکەمە پیرەژن ئابا نادەم بەسەرمە، لەچکەکە ناشرین مەکە، نوێژ ناکەم میکیاجەکەم لێ بێتەوە. ئەمە کۆمەلگایەک بێت بەرەو کێ بڕا کۆمەلگایە؟ بۆیە با بە خۆماندا بچینەوە. ئەمە یەکێک لە هۆکارەکانی ئەم هەموو دەرد و بەڵاو و نەخۆشی و ناخۆشیە کە توشمان دەبێت. کەسمان مەگەر خوا ڕەحمی لێ ئیلا دڵمان مرتاح نییە، نامرتاحین، هەمووی تاوان و گوناهە، خۆمان و دەوروبەرمان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەست نوێژی دەکرد، نوێژەکە قورئانەکەی لێ تێکچوو. فەرمووی هەندێک کەسێ دەست نوێژ بە جوانی ناگرێ، قورئانەکەمان لێ تێکەدەن، نوێژەکەمان لێ تێکەدەن، وەڵڵا گوناه و تاوانی خەڵکی تەئسیر لە تۆشەکات. ئەو هەموو ئافرەتە لە بازاڕەیە بێگومان بەرووبوومی ئەو تاوانە من و تۆش دەگرێتەوە. با بە خۆماندا بچینەوە. مزگەوتەکانمان هەجر کردووە. کوا مزگەوت کوا؟ دەی بەیانی شەمەیە بزانام دێنەوە مزگەوتاوە قەڵەباڵغی دروستەکەن؟ دەی دوێنێ پێنجشەم کوا؟ نیوەڕۆ لەکوێ بوون؟ مەبەسمان چییە؟ مزگەوتەکانمان هەجر کردووە، ماڵەکانی خوامان هەجر کردووە، تەعزیەخانەکان ئاوادانە، مزگەوتەکان چۆڵن. دەبا بە خۆماندا بچینەوە، خۆمان خراپین، خوا غەزەبمان لێ دەگرێت، خوا بەدەسەڵاتە، خوا غەزەبی بۆمان نار، تووڕەی بۆمان نار، کەس نییە دیفاعمان لێ بکە. لە کۆتاییدا دەڵێم خۆشەویستان،
با بە خۆماندا بچینەوە کۆمەڵگای ئێمە ئەگەر پێمان خۆشە لە نەخۆشی بە دوور بین لەم دەرد و بەڵایی کە بەڵاو بۆتەوە بە دوور بین ومێدم وایە خوای گەورە بمان پارێزێ ئینشاءڵڵا ڕەحمان لێ بکات و لەم دەرد و بەڵاو نەخۆشیە بە ئیزنی خوا بکوژێتەوە کۆتایی پێ بێ و ئەم ڤایرۆسە خراپە ئینشاءڵڵا ئێمەش بە ئیزنی خوا ڕوو دەکەین خوا هەمومان دوعا دەکەین دەڵێن خوایان ئەم دەردە و بەڵای لە وڵاتی ئێمە بە دوورکەی خوایان ئەم نەخۆشیە لە وڵاتی ئێمە بە دوورکەی خوایان ڕەحمان لێ بکەی خوایان بۆ خاتی عەظەمەت و گەورەی خۆت لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوایان کۆمەڵگامان لە فەسادی و لە خراپە پاکەیتەوە خوایان هیدایەتی خوشکەکانمان بدەیت لەوەی واز لە سحر و خیانەت بێنن پیاوەکانیش بە هەمان شێو یا رب العالمین خوایان ئەم نەخۆشیە لە وڵاتمان بە دوورکەی خوایانمان پارێزی بە خاتی عەظەمەت و گەورەی خۆت لە هەموو دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشیەک آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين